ئەمڕۆ ئێوارە دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشی هونەرمەند عەبدوڕەزاق بۆتانی کە ناسراوە باقیچۆ کۆچی دوایی کرد. ئێستا لە مزگەوتی دارسەلامە لە شاری زەیتون لێرە مەیتەکەی دەشۆن، دوایی بەڕێ دەکەن بۆ گۆڕستانی کەس نەزان لە شاری هەولێر و لەوێ بە خاچی دەسپێرن. لێرە چەند هونەرمەندێک کۆبوونەتەوە بۆ ئەوەی کە لە مەراسیمی نوێشکردن لەسەری ئامادە بن. من دەچمە لە یەکێک لە هونەرمەندەکان کە بابزانین ئەو یادگارانی کە لەگەڵ ئەو هەیبووە چی بووە. کاکزانە سڵاوت لێبێ، سەرەتا بە بزانین بە ڕۆیشتنی کاک عەبدوڕەزاق چ شتێک لە ناو شاری هەولێر لە نێوان هونەر دروست دەبێ؟ بەخێر بن بەداخەوە بۆ کۆچی دوایی کاک عەبدوڕەزاق بۆتانی. بەڕاستی هەر هونەرمەندێک ئەگەر ئەزمونیشی زۆر نەبی کە کۆچی دوایی کرد کە لێنێک بەجێ دێڵێت. جا بە تایبەتێکێکی وشی کاک عەبدوڕەزاق بۆتانی کە لە مێژە نواندن دەکا، ئەمن منداڵ بوومە ئەو نواندن دەکا و لایەک خۆشحاڵیە کە ئاخر ئیشی لەگەڵ ئێمە بوو، لە لایەکش بەداخەوە کە ئاوا زوو بەجێ هێشتین. ئیترەوە قەزا و قەدەرێت خوای گەورە هەمووان لەوانەیە منج بەو گەنجێ بمرم. بەڕاستی کلێنێکی گەورەیە. باشە کۆتا بەرهەمی لەگەڵ ئێوە بوو، تەندروستی چۆن کاتی کۆتا بەرهەمی زۆر باش بوو، یعنی ماشەڵڵا گورجگۆڵ بوو کاقیسۆ، ینی زۆر حەزی لە گەڕان بوو، داتە دەرێ، ینی زوو لە دەرێش دەما بینی هەرجگە لە کارەکان زوو داتە دەرێ، داتە بازاڕی، ینی دەما بینی بەردەوام دەسوڕ هەرچەندە گۆپاڵێکشی پێ بوو بەڵام هەر لە مارێدا نەدەنیشت. بەڵامی ترەوە قەزا و قەدەری خوا هەیە دەبی بڕاتەوە. ئەمە لە خزمەتین. هونەرمەند عەبدوڕەزاق بۆتانی لە تەمەنی 69 ساڵیدا کۆچی دوایی کرد. هونەرمەند بەشداری لە چەندان بەرهەم کردو، هەر لە کۆنەوە کاری نواندین دەکرد لە شاری هەولێر. کۆمەڵێک بەرهەمی کە یەکێک لە بەرهەمە جوانەکانی بوون، بەرهەمی سێدزی باش و خیانەتکار و هەدۆگەڕۆک و شێر و شەمام و بلیمەت و چەندان بەرهەمی تر بوو. ئێستا هونەرمەند عەبدوڕەزاق کۆچی دوایی کرد و ماڵ ئاوایی لێکردین و بە قسەی هونەرمەندان یەکێک لە کلێنەکان کە دروستی کرد لە شاری هەولێر ڕۆشتنی عەبدوڕەزاق بۆتانی بوو. ئەگەر پێم بڵێ کۆتا دیداری جەناب کاک عەبدوڕەزاق کەی بوو و باسی چیتان کرد ئەگەر بەبیرتمان؟ والله آخر فیلممان آخر دیدارمان لە فیلمی سێجێلەکان، فیلمێکی سینەمایی بوو بە ناوی سێجێلەکان. ڕۆڵی هەبوو لەو کاتی لەگەر ئێمە، لەو کاتی بەیەکەوە بوون وە ئەوی ڕۆژکەش لە خستخانە سەردانم کرد. وەزعی زۆر خراپ بوو، لە خستخانەی ڕزگاری بوو، دوای تەویلیاندا لە بۆ خستخانەی ڕۆژئاوا. بە حەقات هونەرمەندێک بوو، هونەرمەندێکی زۆر نەبوون بوو، وەزعی باش نەبوو. ڕاستە جمهورەکەی خۆی بە پێکەنین دەهینا، بەڵام لە ناخەوە بە خۆی بریندار و بە حەقت کاک عەبدوڕەزاق هەمووان دوعای خێری لێ بکەین ئینشاءڵڵا خوا لە گوناحەکانی خۆش بیتن. بەڕاستی هونەرمەندێکی سەرکەوتوو بوو، 30 ساڵە ئەوە کاری هونەری دەکاتن، بەڵام بژێوی ژیانی زۆر سەخت بوو بە حەقت. ڕۆشتنی ئەو جۆرە هونەرمەندانە چ کلێنێک دروست دەکات؟ واللهی کارەساتی دروست دەکات. کو دیوارێکی مەقسەد سپیکرای بلۆکەکی لێ دەرینی جێگایەکەی دیاربی بە حەقت ئەو هەیە. لەبەرەوەی ئەوانە مامۆستانە 30 ساڵ کابرایە کاری هونەری بکات بە حەقت دەبی کۆمەڵک تەلەبەی هەبیتن. مامۆستا عەبدوڕەزاقش لە سینەما، لە دراما، لە شانۆ کەسێکی سەرکەوتوو بوو، بەڵام بژێوی ژیانی وەزعی باش نەبوو مادیەن. لۆیەژ لە کاری هونەری بەو دوایە زۆر دوور دەکەتەوە. لەبەرەوەی کە هونەر لەسەر هەبوونی خۆشە ئەتوو ئەگەر نەبوو بە حەقەت هونەر خۆش نییە. وەکو خەڵکانێکی دیش ناتانی هەموو کاسبێک بکەی ئەو ڕۆکە بتەوێ نەتەوێت. لەبەرەوەی کابرا معروفە، کە کابرا معروفە سبێنێکە لە جادەی ناتانی بچی تەماتەی بفرۆشی وایە بەداخەوە. بەخوای جێپڕکردنەوە هونەرمەند کە ڕۆیش ناگەڕێتەوە. من زۆر کەناڵەکانی کەش باسم کردیە، مەسەرەن هونەرمەندان جەلال بەیار، ڕەشۆی ڕەحمەتی ئەوانی کە مردن، نەوزار ڕەمەزان، ئەو برادرانەی کە ببرن ناویشم بە یاد نماوە، ئەوانە کە دەڕۆن وەکو هونەرمەند ناوەڵە من ئێستا مەسەرەن جەلال بەیارشکە نابیتەوە، ڕەشۆیشکە نابیتەوە، یعنی ئێستا مام قیچۆیشکە نابیتەوە. ئەوانە ئەمە هەتا زیندینە بە ئاگامە لە وەچی مردی بەچکرد گرێ. من با زند و کوژی مرد و پەرز نەبی، من زۆر زاوە دەرێم با من هەتا ئەتوم مای ئەمن ئەتوم خۆش بێ ڕێز لێک دری بگرین کە ڕێزگرتن و خۆشەویستێ نەک لە هونەر لە بە هەموو شتێک. کە باسی ئەوەش کرد دوا بەرهەم بەڵێ پار بوو، غەڵەت نەبووم، مانجی سێ بوو، کرێچەکانی کاکل چاو بەکل لە
دەرهێناری مامۆستا یوسف یوسفی بوو لە نووسینی مامۆستا دکتۆر ژیلوان تاهیری بوو. یادگاریمان زۆرە من لەگەر کە خار عەبدوڕەزاق تقریبان 45 سال لەگەر یەک بووین یعنی ئەو تقریبان 10 ساڵ لەم گەورەتر بوو. بە شانۆگەریمان زۆر لەگەر یەک بۆ دراما یادگاری خۆش و ناخۆشمان یادگاریم هەبوو لەگەری کاکە ئەمە بسەرەتا کە دەستمان پێکردێ بە شانۆ بە دراما بڕوا بکە ئەم لەگەڕەشی کووران بە پێیان داهاتین قاعی شعب هۆڵی گەر داهاتینەوە شەو بانی وێشەوە ڕەزالەتمان زۆردی لە ناو هونەر و شانۆ ئەم باسیەوەی ناکەم برێمەکەوە وەکو هونەرمەند ینی ناخۆشیەکانمان زیاتر بۆ لە خۆشیەکان کە هاتی سەر تەکتێشان و زۆر بە ڕەزاتی و بڕوا بکە یعنی کە قسەش دەکەم کە زۆر زار لە شانۆمە چوومە دینارمان لە بەرشی نەبووە مردینەتی فەلافلی بخۆین ینی واقعی ئێستا من واقعیان قسەی دەکەم زۆر بە بابەتی ناخۆشدا ڕۆیشتین ینی ئێستاش خارە عەبدوڕەزاق سەرەتا باش بوو تقریبا 8 ڕۆژ دەبی لە نەخۆشخانەیە تقریبا 3 ڕۆژ هەت تقریبا دەستی دەزولان ئەمە گوتمان ئینشاڵڵا دیتۆ بەس دوونێ ئەو ڕۆ زۆر وەزعی تێکچوو هەتا ئەویان لێرەی خست هەناسە و شت کۆتا قسەکە لەگەڵیت کرد چی بە باسی چستان لەگەر بیردماوێ والله کۆتا قسەت زارجە مەسەن لەسەر ئەو عاری خۆی ئەو تەلەفۆی لۆ من دەکرد یعنی هێشتا ئەو لە من زۆر بەرعام کابرایەک بوو ینی خۆڕاگر بوو زۆر یعنی کابرایەک بەمانەی کە لیڤەرپۆل بوو تووڕەبوونی وی 5 دقیقە و عەسەوی بەس تووڕەبوونی 5 دقیقە ئینسانە چێتە بری نەزیب یعنی ئەو لەمەی دەپرسی و هەواڵتان کووە چ دەکەن چ ناکەن یعنی بەڕاستی کاکە عەبدوڕەزاق بۆتانی لە هەمومان ڕۆیی یعنی کچۆش کە نایەتەوە